بارسڵاو لەبێ ئێرە نەخۆشخانەی شەی سەڵاحی مهندیسە تایبەتە بە نەخۆشانی دەرونی کە لە شاری سلێمانیدا چارەسەر وەردەگرن ئەمڕۆ لێرە پێشانگایەکی شێوەکاری بۆ ئەو کەسانی کە لێرە لەژێر چارەسەران کراوەتەوە ینی پێشانگاکە بە ئامادەبوونی بەرپرسانی تەندروستی کەمێک بەر لە ئێستا کرایەوە پێشانگا کاری دەستی ئەوانە بۆ زانای زیاتر چمە لای بەڕێز دکتۆر فەهمی بەڕێوەبەری نەخۆشخانەکە زانیاری زیاتری وەرگم دکتۆر سڵاو لێبێ پێشانگاکەتان چێ پێی هەڵساوە و چێ ئەم تابلوانی نەخشان بەخێر بێن و دەستان خۆش بۆ بەسەرکردنەوەی ئەم نەخۆشخانەیە وەکو سەرەتایەک نەخۆشخانەی شەی سەڵاحی دەرونی مهندس یەکێکە لەو سێ نەخۆشخانە گەورەی ناو شاری سلێمانی کە تێیە نەخۆشیە دەرونیە درێژخایەنەکان داخڵەکرێن و چارەسەری تایبەت وەرەگرن. نەخۆشیە دەرونیە درێژخایەنەکان جۆریان زۆرە بەڵام ئەو جۆرانی کە زیاتر لەم خەستخانە وەرگیرێن جۆری دووجەمسەری و شیزۆفرینیا و ئەوانن ئەم کەسانە لە ڕووی پیشەیی و کۆمەڵایەتی و ئەوانەوە پەکیان کەوتووە 2000 سوودێکی وان لە چارەسەرەکانی ناو خەستەخانەکانی ناو شار با بڵین خەستەخانە کوردخانەکان و لەو دەرمانانە وەرنەگرتو لەو چارەسانەوە نەگرتووە کە لە ناو ماڵ و خێزانی خۆیان نەبووکرا بۆیە ئێمە بە پێی پێوە و زانستی پزیشکی ئەم نەخۆشانە بۆ ماوەی چەند مانگێک لەم نەخۆشخانانە داخڵەکرێن. ئەم پێشانگایە چۆن ڕاتان هێنا چۆن دەستیان وەکڵە قەڵەمی گر بووی کە تابلۆ بکێشن وێنە بکێشن جاویستم ئاماژە بەوە بم هەر لێرە وسمەوە بابەتەکەەوە ئەمانەی کە هێنە ئێرە مرۆڤن کە سوکاری ئێمن هیچیان لە شوێنێکی تر و لە فەزایەکی ترۆ ناتون ڕەنگە من و تۆش ڕۆژێ لە ڕۆژان تووشی حاڵەتی نەفسی بین و لێرە داخڵ بکرین زۆر شتەکە ئاساییە بۆی ئەو کەسانی کە هێنە ئێرە پێشتر و ئاماژەم پێیان مرۆڤ بوون تیانە بەهرەدار بووە تیانە حەزی خولیای هەبوو بۆ شتێک ڕەنگە بەهرەدارنەوەی بەڵام لێرە لە ناو یەکێک لە شێوازەکانی چارەسەری نەخۆشی دەرونیەکانە کە پەیڕەوەکرێن و بەشی تایبەتمانەیە چالاکی هوەری و وەرزشی و فکری و زهنی و مۆسیقی و بێز سەرباری پێدانی دەرمانە دەرونیەکان و جەلساتی دەرونی هەنێک لەم چاراکیە هوەری و فێرکردنی تابلۆ و ئیشی دەست ئەوانەکرێن کە مامەسای پەروەردەی تایبەتمان هەیە بۆ ئەمانە ئەو کەسانە باریان هەیە لێرەیەن هیوایەتەکانی خۆیان پەرە پێدەن و بەو شێوەیە. سپاسکەلای من میوان سپاس دکتۆر بەڕێوەبەری نەخۆشخانەکە من چەند تابلویەکتان نیشان ئەیەم کە ئەمە نەخۆشانی نەخۆشخانەکە کێشاوێنە کە ئەمە ینی یەکێک لە تابلۆ جوانەکانە کە یەکێک لە نەخۆشەکان کێشاوێتی ئەمە تابلوێک وە دیمەنی سروشتی نەخشاندووە لێرە سەرجەمان بە دەست و پەنجەی ئەو کەسانە نەخشەندراون کە لە ماوەکانی ڕابردوودا لە نەخۆشخانەکە چارەسەر ئەمەلکتۆ بەهەر. بەڵێ گۆران سپاس.